ئەو کەسانەی سنووری قەزای دەکەن کە ئەمڕۆ لەنێو بە فرگیریان خواردبوو سەرەتا باس لەوەکرا کە بێ سەر و شوێن بن دواتر سۆراغیان دەرکەوت لە کوێستانەکانی لۆلان لە سنووری قەزای دەکەن تاوەکو ئێستا لەنێو بە فرماونەتەوە و نەتوانراوە ڕزگار بکرێن و مەترسی جددیش لەسەر ژیانیان هەیە. من کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵ مقدەم کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران کرد. ئەو باسی لەوە کرد کە لە دوای 6 کاتژمێر ڕێگا بڕین بە ئۆتۆمبیل و کە نزیکەی لەم 6 کاتژمێرە 2 کاتژمێر بە پێ ڕێگایان بڕیوە نەیانتوانیوە بگەن بەو شوێنەی کە کوێستانەکانی لۆلانە و ئەو کەسانەی لێ کە لەوێ لەنێو بەفر گیریان خواردووە. شەوی بەسەردا هاتووە بەفرێکی زۆر باریوە کە بەرگری شارستانی باس لەوەکە کە زیاتر لە 1 مەتر بەفر باریوە بەهۆیەوە نەیانتوانیوە تاوەکو ئێستا بگەن بەلای ئەو کەسانە. ئەوەی کە هەیە بەرگری شارستانی ئەڵێت ئەو کەسانە ژمارەیان 21 کەس بووە کە 8یان خەڵکی هەرێمی کوردستانن و 13 کەسیان خەڵکی وڵاتی ئێرانن. بە پێی زانیاریەکانی بەرگری شارستانی سۆران 13 کەسەکەی خەڵکی وڵاتی ئێران گەڕاونەتەوە بەرەو ئێران، بەڵام 8 کەسەکەی خەڵکی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا لەوێ لە کوێستانەکانی لۆلان گیریان خوادرا و نەتوانراوە ڕزگار بکرێن. بەرگری شارستانی ئەڵێت ئێمە ئەم شەو نەمانتوانی هیچیان بۆ بکەین، بەڵام بەیانی زوو ئەچین بەهانانە و مەترسی جددی لە سەرژیانیان هەیە و پێویستە بە زووی ڕزگار بکرێن، بەڵام بەهۆی بەفری زۆر و ئەوەی کە شەوی بەسەردا هاتووە ئەم شەو ناتوانن هیچیان بۆ بکەن. تاوەکو ئێستا ئەوەی کە هەیە ئەو کەسانە لە ژیانداماون تەندروستیشیان باش بوو، بەڵام ئەم شەو هەم بەفربارین بەردەوامە هەم سەرمایەکی زۆر هەیە بۆیە مەترسی جددی لە سەرژیانیان هەیە.